هەواڵێکی خۆش خاتونی من هەواڵێکی خۆش هەواڵێکی خۆش خاتونی من چی بۆ گالوس ئەم جارە کامل هۆڕ چووەتە جەهەنەم ئادریانوس خاتونی من جنابی ئادریانوس خوایە شکرت لعنەتی خودای لێبێت لعنەتی خودای لێبێت ئەو بە هەنگاوی نەحسی خۆی خەم و بەدبەختی بۆ خەڵکی فیلادەلفیا بە دیاری هێنا لعنەتی خوددا لە ئەو و خوداکانی ڕووم ئامین ڕاستی دەزانن کێ بوو بە ئیمپراتور ناچ کەسە ئانتنن خاتونی بن سنای ڕۆم ئانتینیۆس کوڕی هادریانوسی بۆ جێگری ئەو هەڵبژاردووە چه تەوفیرێکی هەیە ئەمە لەگەڵ ئەوانی تر تەوفیری نییە یەک لە یەک خراپترن ئێستا یارانی ئەشکەوت 20 ساڵەکە لە پەنای لوتفی خالقدا نوستون هەروواکە جیهانی دەرەوەی ئەشکەوت لەوان بێخەبەرە ئەوانیش لە جیهانی دەرەوەی ئەشکەوت و ئەو شتەی تەقدیر دیاری کردووە بێخەبەرن هەر لەم کاتەدایەکە ژیانی دەقیانوس بەدەستی خوونکارێ وەکو خۆی کۆتایی پێدێ ئەرکمید بە دوای چیدا دەگەڕێ؟ بە دوای ئینجیلی بابمدا دەگەڕێم ئەو ئەنجیلە کە لەسەر پێست نووسراوە و لولەکرا بوو پاش ڕۆیشتنی بابەت ون ببوو بەڵام ئەو ئەنجیلە کە وەکو کتێبە لەلای منە خاتونی من خاوەن شکۆیەکمی چی بووە گالۆس؟ ئەو هاتو هاوارە دەبیسن شار شۆژاوە بابتان دەقیانوسیان کوشتووە نازانم چی بکەم نازانم دەبێت لە ئێوە سەرخۆشی بکەم یانە بەرحاڵ کوشتارێکی سەیرە ڕاست دەڵێی؟ ئەلێ سەربازانی مارکۆس گۆرینیوس تەواوی سەر هەڵداوەکانیان لەناو بردووە دەقیانوسیش یەکێک لەوانە بووە تەواوی ئەو کەسانەی کە تەنانەت لەگەڵی بچووکترین پەیوەندێکیان بووە قۆڵبەست دەکەن لە ئاکامدا کەسانێ بابمیان کوشت کە ساڵها بەوان خزمەتی کردبوو دەبینی مەکسیمیلیان پاش 20 ساڵ قاتڵی تۆیان بە سزای خۆی گەیاند من وا دەزانم کاروباری خوداپەرستان باشتر لە ڕابردوو بێت نا کوڕم هەروە کە لە کاتی ئەنتۆنیوسی بەڕواڵەت مقەدەس تەوفیری نەکرد لە سەردەمی ئەم مارکوسەیشدا هیچێ ناگۆڕدرێ تەنیا دوعا بکەن
لەمە خراپتر نەبێ. ئەی خوددا، ئایا ڕۆژێ کاروباری ئیمانداران لەمە باشتر دەبێت؟ ئێمە لەم ڕێگادا کوژراوی زۆرمان داوە وە سەختی زۆرمان دیوە. ئەگەر کاروبار لەمەش خراپتر ببێ دیسانیش ڕێگای خۆمان درێژە پێدەدەین. پاش مردنی دەقیانوس ئاژاوە و شڵەژاوی و ناهێمنی تەواوی ناوچەی داگرت و هەر کەس لە گۆشەیەکەوە سەری هەڵدا. هێلن و کوڕەکەی ئەرکمیت لەم دەرفەتە کەڵکیان وەرگرت و لە درێژەی ڕێگایی جوانمێرانی ئەشکەوتی ئەنجلسدا دەستیان کردە تەبلیغی خوداپەرستی. ئەوان دەچوونە نێو کۆڕەکانی خەڵک و ڕێگای ڕزگاریان بە خەڵک نیشان دەدا تاوەی کە تەمەنی هێلن هاوسەری ئەمەکدار و بە ئیمانی ماکسیمیلیان دوایی هات و کەوتە نێو جێگەی مەرگ. ئەرکمیت کوڕم، بۆکی مێرەبانم نەوەی باشم دەیوی. خۆشحاڵم لەمەکە کاتێک کۆچی دوایی دەکەم کە ئیمانم بتەوە. بێڵن ڕاستەقینەیەکتان بۆ بڵێم، من تا ئێستا نەمتوانیوە بڕوا بە مردنی مێردەکەم بکەم. هەموو کات چاوەڕوانی گەڕانەوەی ئەو بوو. نازانم بۆچی لە ئێوە داوا دەکەم کە من لە بناری کێوی ئەنجلۆسدا بنێژن. دەمەوێت لە نزیکی ئەودا بم. بەڵام بە ئێوە حاڵتان قسەکانم مەبڕا کوڕم، دەرفەت کەمە. داخوازی دیکەم ئەمەیە کە ئێوەیش ڕێگایم مێردەکەم و باقی خوداپەرستەکان کە لەم ڕێگادا گیانیان بەخت کرد درێژە پێ بدەن، دڵنیابن کە سەرکەوتنی دوایی خوازان.
ئیمپراتۆری مارکوس ئۆرانیوس جێگریانتەش 20 ساڵی خایان لە سەردەمی حکوومەتیەوەدا گالوسی پیر کە زیاتر لە 100 ساڵ لە تەمەنی تێدەپەڕی لە خاشدرا مەڵبەندی مارکوس ئۆرانیوس هەرچەند لەلایەن ڕۆژهەڵات و ڕۆژاواوە دەکەونە بەرپەلامار بەڵام هیچ کات لە سەرکوتکردنی خوداپەرستان غافڵ نەبوو بە لە ناوچوونی ئیمپراتۆری مارکوس کەمێت تەختی ئەوی داگیر کردوە ماوەیەک بەسەر ڕوومدا دەسەڵاتداری کرد کاتێکە کەمێت لە ڕوومدا بەدەستی ئیمپراتورێکی دیکە کوژرا ئەرکیمێدیش لە فیلادلفیادا لە حاڵی گیانکەنەشدا بوو ئەو لە کاتی مردندا بە کوڕەکەی وەسیەتی کرد کە هەموو کات بیرەوەری باپیری شەهیدیان مەکسیمیلیان و باقیتر زیندوو ڕاگرن و لەسەر ڕێگای ئەوان پێداگەر بن و لەگەڵ بتپەرستاندا بربەرەکانێت کرد پاش کوژرانی کەمێت کاروباری ئیمپراتوری زۆر ئالۆز بوو و لەوەها بارودۆخێکی شڵەژاودا کوشت و بڕی خوداپەرستان لە بیر چووەوە بەڵام هێور هێور قسە و باسی مەسیحیەکان دەگاتە نێو کۆڵان و باژێر و ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی لایەنگرانی پێغەمبەری ناسری هەرەیسان کلیساکان بە خێرایی زیاد و زیاتر بوونەوە بەڵام بەداخەوە مبەلغینی مەسیحی بۆ ئەوەی بتوانن پەیڕەوانی زۆرتر کۆبکەنەوە لە بەرامبەری بیر و باوەڕە هەڵەکانی ڕوومیەکاندا ملیاندانەوان و زۆرێ لە بیر و باوەڕەکانی ئەوانیان قبول کرد و هەڵەیەکی گەورە لە دینی مەسیحدا بەدی هات خوداپەرستان نزیک بە نیو سەدەیان بە ئارامشەوە تێپەڕ کرد تا ئەوەی کە تەختی پادشایی دەکەوێتە دەستی دەسیوس و دیسانەوە کوشت و بڕ و خوێن و ئاور و ئەشکەنجە هەموو جێگایەکدا دەکرێت بەڵام دەسیوس 2 ساڵ زیاتر نامێنێ و بە دەستی ڤالێریان لە ناو دەچێت سەردەمی ڤالێریان یەکێک لە تاریکترین سەردەمەکانی مێژووی مەسیحیەتە خوداپەرستانی زۆر لە بەردەم خوداکانی وڵامدا قوربانی دەکرێت بەڵام ئیمپراتوری ڤالێریانیش وەکو باقیتر هەتایی نابێ و شاپوری ساسانی سپایەکی بەهێز لە ئێراندا تیار دەکات و بەرەو سنوورەکانی ڕووم هەلامار دەبات و شەڕی نێوان ڤالێریان و شاپور جارێکی دیکە خوداپەرستەکان لەبیر دەباتەوە لەشکری ڕووم لە ئێرانیەکان تێک دەشکێ و ڤالێریان ئەبێتە دیلی شاپور مردنی ڤالێریان ئارامشێکی دوور و درێژ بۆ خوداپەرستان بە دیاری دێنێ دەم و دەستگای ئەوان تەنانەت زیاتر لە سەردەمی دەسیوس هەرە دەکرێت و کلیساکانی ڕووم دەسەڵاتی خۆیان هەرە پێ ئەدەن و مەقامی ئەعزەم بە لەقەبی پاپ واتە باب دیاری دەکرێت ئیمپراتورەکان یەک بە دوای یەکدا دێن و دەڕۆن و خوداپەرستی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەردەگرێت و لە ئاکامدا پاش 200 ساڵ دوای سەردەمی مەکسیمیلیان و یارەکانی ئیمپراتور کۆنستانتینیش دێتە سەر دینی مەسیح و بەم چەشنە 3 سەدە پاش حەزرەتی عیسا عەلەیه السەلام تەواوی ئیمپراتوری ڕووم لە بەرامبەری ئاینی تازەدا سەردا دەنەوێنێ فیلادلفیا پاش 300 ساڵ ئەی خوددا ڕەحمەتی خۆتمان بۆ بنێرە و نووری بەشکۆت لەسەر فاران ببارێنە پرشکۆتر لەوەی کە بەسەر سایل داباراندت و پرشکۆتر لەوەی کە بەسەر هۆریستا دادباران بابە گەورە ئێمە مانای سایل دەزانین کێوێکە کە نووری خۆدا لەوێ بەسەر کیوی حەزرەتی موسایە کە خۆدا لەوێدا لەگەڵی قسەی دەکرد هەروایە ئەرێ کچم ئافەرین بەڵام ئێوە نێوی فارانتان برد تا ئێستا ناوی فارانم نەبیست بوو فاران نێو جێگەیەکە کە ئاخرین پێغەمبەری خوددا پاش گەورەمان مەسیح لەوێدا دەکاتە پێغەمبەری بابە گەورە یعنی پاش مەسیحیش پێغەمبەرێ دێ ئەرێ کچە باشەکەم پاش گەورەی ئێمە پێغەمبەرێکی دیکە دێکە نێوی ئەو ستوودەیە بابە گەورە مسیا کەی دێ نازانم
بەڵام دەزانم کە پێڕەوانی ئەو باشترین خەڵکی جیهانن. جەنابی ئاریوس بابە فیلوس هاتوون. بڵێن تەشریف بێنن. دەی بابە فیلوس کاری بە منە. ئیدی بۆ ئەمڕۆ بەسە. سبێنێ دیسانەوە دەتان بینم. ئێستا بڕۆن. بڕۆن. تا ڕۆژێکی دیکە وا چیرۆکێکی دیکە. بڕۆی. سەلام لە ئاریوسی پیر. سەلام بابا، چاوەڕوانی ئێوە بووم. دیتن ئێوە خۆشحاڵمی کرد. ئەمە ئەو پەڕی لوتفی ئێوەیە. بزانم ماری لەکوێیە، ئەوان لە نێوە وڵاتەکانت نابینم. بۆ دیتنی مامی لا فیلادێلفیا چۆتە دەرێ حوتێ داهاتوو دەگەڕێتەوە. بەڕاستیکردنەوە ئێوە ئاەتێک لە ئاەتەکانی خوددایە. ئیمان و پارێزگاری و زانست هەموو لەوێدا کۆبوونەتەوە. ئەو بووەتە سەرمەشکی هەمومان. ئەمە لوتفی ئێوە نیشانەدات. فەرمون. فەرمون بابا فیلوس. نا دەرفەتی دانیشتن نییە. درشکەی من ئامادەیە. ئەگەر مێرتان بێ دەمەوێ هاوڕێ لەگەڵ ئێوە ئەشکەوتی ئەنجلوس ببینم. بەڵام ئەشکەوتی ئەنجلوس بۆچی؟ لە ڕێگادا بۆتان دەگێڕمەوە. سێرە کە ئێوە تا ئێستا نەڕۆیشتوونەتە ڕەقیم و کێوی ئەنجلۆس. من زۆر کەم سەفەر دەکەم. زۆریش کەم لە فیلادلفیا چوومەتە دەرێ. ئەگەر نەویست بە کە شەهادەت و بەسەرهاتی باپیری ئێوە جەنابی ماکسیمیلیان و دۆستەکانی لە ئاهەنگی ئامۆژگاریدا بۆ خەڵک بڵێم، ڕەنگە نەمتوانی بە بۆم سەفەرش هاتبا. بەسەرهاتی شەهیدانی ئەشکەوت من بۆتانی دەگەڕمەوە. بنەماڵی ئێمە پشت بە پشت بۆ یەکتریان گێڕاوەتەوە و ئەویان لەبەر کردووە. ڕێگای زۆرمان نەماوە. ئەوەیە کێوی ئەنجلۆسە. من وا دەزانم کە ئێرە دەناسن. لە پێشتا ئێرەم دیوە. بەڵام ئێوە فەرمووتان لە پێشتا ناتوانێت ئێرە. هەروایە. وریابن. فەرمە. ئەمەش کێوی ئەنجلۆس کە دەتانەویست بیبینن. دیسانیش دەڵێن. نازانم لەبەر چی ئەم کێوە ئەوەندە بۆ من ئاشنایە. بەڵێ بەهەرحاڵ ئەو ئەشکەوتە سامناکە کە هیچ کەس ناوێرێ لێ نزیک بێتەوە لەو سەرەیە. ئێستا زانین. من شەوێک ئێرەم لە خۆندا دیوە. ئەری من دیتم کە ڕووناکایەکی گەورە هەر لەویەوە کە ئێوە نیشانتادا وە دەرکەوت. وا پیاوێ لە ناو ئەو ڕووناکاییە هاتە دەر و تا گەیشتە خواری کێوەکە لە بەرامبەری مندا ڕاوەستا و لەو کاتەدا من لە خۆ ڕاچەڵێکیم. و ئەشکەوتی ڕەقیم هێشتا ئاشکرا نەبووێتەوە. ئەگەر بکرایە کەس ڕۆیشت بایەتە ئەو ئەشکەوتە ڕەنگە ئەم ڕازە دەرکەوتایە. ئەوەی کە لەو کێوە هاتە خوارە پیاوێکی سیر نازانم مانێ ئەم خەوە چییە؟ بەڵام لەمەداکە ئەو ئەشکەوتە شوێنێکی نورانیە و ئەو کەسانێک کە لەوێن لە قیدیسینن دڵنیام. لە خۆنم داوام دەزانی کە ئەو کەسەی کە لەو کێوە هاتە خوارە دێنەسن. ئێستا مەبەستی باشم بۆ قسەکردن پێیە. نا هێشتا بەس نییە. بابا فیلوس شتی زۆر دەبێت لەم باوەتەوە بزانی. بڕێنەوە بۆ ماڵ تا بۆتی بگەرمەوە. ئەو قەبرەتی ئەرێ دیم خێزانی ماکسیمیلیان کە نێوی هەلێن بوو لەوێدا ئەسپەر دەکراوە. چەژنێکی وەفادار بووە.
تەنانەت پاش مردنیش مێردەکەیت بەجێ نەهێشتووە. جەنابی عەدنان مۆترانی گەورەی ناوچەی فیلادلفیا. درود لە جەنابی مۆتران. سلام لە جەنابی تۆدۆر. سلام جەنابی مۆتران، بەخێر هاتی. کۆشکی ئێمە ڕووناک کرد. فەرموون. فەرموون. دەی بۆم بجێرەوە بزانم کاروباری کلیسا چۆنە جەنابی مۆتران؟ بیستومە جەنابی پاپ تۆزێک نەخۆشە؟ پاپ نەخۆشی وای نییە. زوو چاک دەبێتەوە. من بۆ مەبەستێکی گرنگ هاتوومەتە ئێرە. مەبەستی گرنگتر؟ دەڵێن سرنجدانی جەنابی حاکم لە کاروباری دینی کەم بووتەوە. وا دیارە کاروباری لەشکر و کاروباری وڵات دەرپەتی ئەوە ناهێڵێتەوە کە بڕێکیش بیر لە دینی خەڵک بکەنەوە. یعنی کاروباری قەشەکانیش هەر بە ئەستۆی منە؟ جەنابی حاکم بتپەرستان دەم و دەستگای نهێنیان ساز کردووە وە خەریکی بەهێزکردنی ئیمانی خەڵکن. مەسەلەن چ کارێک دەکەن؟ خەڵک دوو دڵ دەکەن. بەداوی مەسیحی دەچنە کلیسا و پرسیاری سەیر و سەمەرە دەکەن. بە زیرێکیەوە خەڵک فریو دەدەن و بەندەکانی خوددا تووشی دوو دڵی دەکەن. ئەم قسەیە لە جەنابی موتران نوێنەری پاپ بەدوورە؟ من چ کارێکم لێ دێ؟ وڵاوی ئەوان دەبێ جەنابی موتران بیداتەوە نە من. من ڕاست پێدراوم کە بە ئێوەی بڵێم جەنابی پاپ بە برشتانە فەرمانیان داوە تا لەم بارەوە هەنگاوێک هەڵگیردرێ. بە برشتانە فەرمانی داوە. بەو چەشنەکە دەگێڕنەوە ئەوان لەم داڵانەوە هەڵاتوون. وریای سەرت بە. ئێرە زۆر خاوێنە جەنابی ئاریوس. من هەموو کاتی ئێرە خاوێن ڕادەگرم ڕەنگا بڕوان نەکەی. بەڵام بڕێجار لە داڵانەدا پیاسە دەکەم. لەم شوێنەدا هەستێکی غەریبم هەیە. سەیرە کەوایە ئەوان لەم ڕێگایانە هەڵاتوون. ئەم ڕێگایە لەو سەردەما بۆ چ کارێک خەڵکیان وەردەگرت؟ بۆ کاتی تنگانە و کاتی مەترسی ڕێگایکی باش بووە بۆ دەرباز بوون. کاتەشدا ئەم کتێبخانەیە بووە؟ بەڵێ زۆربەی ئەم کتێبانە هی ئەو سەردەمەیە. بە چەشنێکە دەگێڕنەوە جەنابی ماکسیمیلیان زۆری کتێب دەخوێندەوە. ئەمە زۆر باشە. ئێوە سەبارەت بە جەنابی ماکسیمیلیان شتی زۆر دەزانن. دانیشن. ئەوان خۆڵامێکیان هەبوو بە نێوی گالووس. ئەو تەنانەت تەواوی ژیانی ئاغەکەی بەهۆی هۆگریەکەوە کەپە و بوویەتی بۆ زۆربەی خەڵک گێڕاوەتەوە. و ئەوانیش بۆ ئەوڵاد و ئەوڵادزادەکانی خۆیان.
جنابی ئاریوس خاتو لیزا تەشریفیان هاورد. درود بۆ خاوەنشکۆ ئاریوس. درودی خدا لە ئێوە خاتو لیزا. بەخێر هاتن، فەرمونون فەرمونون. سەلام بابا فیلوس. سەلام جەنابی ئاریوس. سەلام. سەلام لە کچە باشەکانم. بەخێر. خانمی لیزا لە خزمەکانی نزیکی ئێمەن. من هەموو کات ئەوانم لەگەڵ کچەکانیان لە کلیسا دیوە. ڕاستەکەتان بوێ من وا دەزانم کە ئەمانە ئیدی کچگەلێکی بە ئیمان نین. وا دەزانم خاتو لیزا بە هەڵەدا دەچن. مەگەر چی ڕووداوە؟ ڕاستەکەی تا ئێستا لە ژیانمدا وا پەرێشان نەبووم. لیزا تۆ زۆر پەرۆشی. من هەوڵمدا کچەکانم هەر لە منداڵیەوە مەسیحی گەلێکی بە ئیمان باربێنم و نەمهێشت لەگەڵ هەر کەسێ هاتوچوو بکەن. بەڵام لەم دواییەدا چی بڵێم؟ لەم دواییەدا قسە گەلێ دەکەن کە بۆنی کوفری لێدێ، یا ڕەنگە من وای لێ دەزانم. هەر بۆیە هاتوومەتە ئێرە تا ئێوە یارمەتیم بدەن. چی بۆ کچەکان؟ وەرن دانیشن. بیگێڕنەوە بزانم چی بووە. من شتێکم نەوتووە بابا، تەنیا پرسیارێک تێ دۆستەکەم لێ کردم لە دایکم پرسی و ئەوانیش قەڵس بوون. خۆشکەم بە یەکێ لە هەوڵانم کە ئەوانی تری ئەزیەت و ئازار دەدا گوتی خدا لەبەر ئەم کارە خراپانە تۆ دەخاتە جەهەنەم. بەڵام ئەو کچە وتی جەهەنەم کامەیە، بەهەشت کامەیە، تەواوی ئەمانە درۆیە. ئێمەش هەر ئەمەمانە دایکمان پرسی. لە من دەپرسن ئێمە چۆن بزانین کە جگە لەم دنیایەکی دیکەش هەیە، یا چۆن بزانین ئێمە پاش مردن زیندوو دەبینەوە؟ ئەسڵەن تا ئێستا کەسێ دیویە مردووێ زیندوو بێتەوە؟ دەبینن ئەم فڕ و فێڵ و دوودڵیەشیان تا لای منداڵان تەنیوەتەوە. ئەرێ کچەکان، گەورەمان مەسیح مردووگەلێکی زیندوو کردوەتەوە کە تەواوی خەڵک دیانە. ڕەنگە ئێوە بە ئاسانی بڕوای پێ نەکەن. پێم خۆشە بۆ ئێوەیش بەڵگە گەلێک دیکە بێنمەوە، بەڵام نازانم تێدەگەن یانە. بڕوانن کچەکانم، ئەگەر بەهشت و جەهەنەم و پاداش و سزایەک نەبێ، خۆ تەواوی ئەم ژیانە پوچ و بێکەڵکە. خدای حەکیم ئەم هەموو گەورەی و ڕێک و پێکیە ساز نەکردووە کە چەند ڕۆژێ تەماشای بکەن، پاشانیش هەموویان لەناو ببات و چەند ڕۆژێ سەیری وێرانبوونیان بکات. پەنا دەبم بۆ خدا کە ئەم کارە بێ سەمەرە نەزانەکانیش نایکەن. دەمەوێ بڵێم خدای کە مرۆڤی لە نەبوونەوە خولقاند، بۆ ئەو زۆر دژوار نییە کە مرۆڤ دیسانەوە زیندوو بکاتەوە و ژیانێکی دووبارەی پێ بدات. نازانم ئێوە بە جوانی لەمانە تێدەگەن یان نا. من هەست بەوە دەکەم کام وەڵامانە ناتوانێت تەواویان پرسیار و دوودڵیانە لە زێنی خەڵک بسڕێتەوە. تەنیا شایەدێکی بەرچاو یا مۆعجزەیەک دەتوانێت وەڵامی ئەم هەموو پرسیار و دوودڵیای خەڵک بداتەوە. جەماعەتێکی گەوچ بە ئەنقەس یا هەروە زەینی خەڵک ئالۆز دەکەن. وەک کلیسا و مەسیحیەت تووشی گیر و گرفت دەکەن. من دڵنیام کە ئەمانە هەمووی کاری تێودۆس و ئەو ڕاوێژکارە بتپەرستەی ئەوە. سبەینێ پاپ چیمان پێ دەڵێ؟ جەنابی مۆتران، باشتر نییە کە بە جێگای ترس لە پرسیاری پاپ لە پرسیاری خوددا لە ڕۆژی پەسڵاندا بترسی؟ تێودۆس پیاوێکی بە ئیمانە، بەڵام ئەو چ کارێکی لەدەستێ؟ ڕەنگە کارەکانی کەسانی وەکو من ئیمانی خەڵکیان لەرزەو کردووە. ئەگەر تێودۆس بە ئیمانە،
ئەی هێراکلیۆسی بتپەرست لە دەربارەی ئەولا چی دەکات؟ هێراکلیوس ڕۆم نردوویەتی وە فەرماندەی سوپایە خۆ هەڵبژاردەی تێودۆز نییە. زۆر سەیرە ئێمە نازانین بۆچی بابا فیلوس لە تێۆدۆس لە ئەنگلی دەکات نەکاویش ناکات چی بەجێگەی ئەوە کە باقی خەڵک تاوانبار بکەن تۆزێ بیر لە خۆتان بکەنەوە. تۆ تا ئێستا چه ئامۆژگاریکت کردووە کە خۆت پێچەوانەوەت نەکردووە؟ تۆ تا ئێستا چەند جار وەڵامی پرسیارەکانی خەڵکت بە مێهرەبانی داوەتەوە؟ تۆ تا ئێستا وەڵامی چەند پرسیار زانیوە و خەڵکت بە باشی ڕێنمونی کردووە؟ وە تۆ وە من ئێوە خۆتان پرسیارێکتان سەبارەت بە مەعاد نییە؟ وە لەم بابەتەوە پرسیارێکتان لە خۆتان نییە؟ وەرن لەم بابەتەوە لە خۆدا یارمەتی بخوازی. بەسیەتی فیلۆس بەسیەتی قەشەی کلیسای ئێمە قسەی وەڵام پێ بڵێت ئیدی خەڵک چیمان لێ بکەن؟ هەفتە لە سەدی کلیساکان لەم بوارەدا تووشی گیر و گرفت هاتوون و زۆربەی موئمنەکان سەبارەت بە مەعاد و باقی ئەحکامی دینی مەسیح تووشی دوودڵی هاتوون. هێشتا بۆ ئێمە بەباشی ئاشکرا نەبووەتەوە کە مەبەستی ئەو کەسانەی ئەم گرفتانە ساز دەکەن چییە؟ ئەمە ئاشکرایە کە ئێمە خۆمان لە نەزانی داوە. شەڕی نێوان پێڕەوانی خوددا و شەیتان هەموو کات بووە و دەبێت. خاوەنشکۆ تێئۆدۆز پێڕەوانی شەیتان کامەیە؟ زۆرێک لەوان مەسیحین و ئەم دوودڵیان پەرە پێداوە. ئەمە ئیدی خراپتر. ئەگەر مؤمنین لە مەسەلەی مەعاددا دوودڵ بن لە دین چ دەمێنێتەوە؟ دوودڵی کاتێ پەرەیسەند هەمووان دەگرێتە بەر خاوەنشکۆ. بە تایبەت ئەو دوودڵەیە کە بەویستی ئێمە بێت. بۆ ئیمانی خەڵک بە مەعاد لە پێشدا دەبێت لە زۆری لە خۆشیەکانی دنیای چاخۆشی بکەین کە ئەوە بە مەیلی مرۆ نییە. موتران نوێنەری پاپ ئێمەی لە گوشار ناوە کە بتوانین کارێک بکەین. بەڵام ئەمە نازانێ بوتخانەکان دەتوانن بە زۆر خراپ بکەین بەڵام جێگاکردنەوە لە دڵی خەڵکدا بە زۆر ناکرێت. ناتوانین ئیمان بە مەعاد بە زۆر داسەپێنین. من بەڕاستی سرم سوڕ دەمێنێ لە جەنابی تێئۆدۆس کە خۆیان بە چ قسە و باسێکەوە خەریک دەکەن. ئیمپراتۆر تێئۆدۆزیوسی دووهەم لە کۆنستانتینیۆلدا هەرێستا نیگەرانی هێرشی سوپای ئەتیلان و ئێوە باسی ئیمانی خەڵک دەکەن. ئەگەر ئەتیلا سەرکەوێ ئیدی وڵاتێک نامێنێتەوە کە ئێوە بیر لە خەڵک یا ئیمانی ئەوان بکەنەوە. جۆ بگرە جەنابی هەراکلیوس هەر کاتێ سەبارەت بە تیارکردنی لەشکر و هێرش و شەڕ قسەمان کرد لە تۆش پرسیار دەکەین. ئێستا بڕۆ دەرێ. خاوەنشکۆ ئاگاتانجی بێت مرۆڤی بێباوەڕ هەر چەشنی پیلان و خەیانەتێکی لەدەست دێت. ئەو برێجار ئازارم دەدا بەڵام هەرچی بێت پیاوی شەڕە نا بارنەباس؟ بەڵێ خاوەنشکۆ قەیدی نییە من تەنیا وتم زیاتر ئاگاتان لێ بێت.